لە چاوی کەسانی ئاساییەوە ڕەنگە تەنها مور و زەنگیانە بن، بەڵام هەر ئەم مور و زەنگیانە سادانە کاتێ لای ژنێکی دەستڕەنگین ئەبن هونەر ئەخولقێنن. ئێرە پێشەنگای دەستڕەنگینی ژنانە لە 3 سادە. ژنێکی دەستڕەنگین لەگەڵ کچەکەی بەکارە هونەریە کلاسیکیەکانیان بەشدارن. دایکی جلەکان دەدورێت و بە دیزاینی کچەکەی دەیچنێت و لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیفرۆشن. ناوم نەدیمە حسینە لە شارە زورەژیم. تقریبا 25 ساڵە لەم بوارە ئیشەکەم، چنین و دوورین و خەیاتی هەمووی بەیەکۆ. ئیتر هەت کە داوای شتێکا بۆی دروستەکەم، ئیتر من وەکو خۆم خولیام ئەم شتە بوو هەر لە مناڵی و خولیام بۆ حەزم لێ کردووە ئەم شتانم چنیوە. وردەوردە لە خەیاتی و هاتە چنین و دوورین و ئەم شتانەی تر وردەوردە هەمووی پەرەیسەن بۆم. ئیتر لە ئۆنلاینەوە داوایەکەن لە پەیجەکەمەوە خەڵک داوای شت ئەکا بۆ مناڵێ 3-4 تاقمم بۆ بکە بۆی دروستەکەم. ئیتر هەتکەس بە ئارەزووی خۆی داوا چێکا بۆی دروستەکەم. وەکو چی مۆدیلی شتی کۆنە ئێستا شتی قەیمی ئیسا حەزا لەوانەی تر حەتۆکو ئەم شتانم زۆریش پێ بۆ من فرۆشت لەخوا بەزیابێ. ئیتر خەڵکەکە حەز لەم شتە ئەکا و کوشتی ئیسا مۆدی شتی کۆن هاتێتەوە، مۆدەی ئەوانەی دەمیش ئەم شتانە هەڵبژاردووە. ناو بیان مەحموود فەرەجە، خەڵکی هەڵەجەی تازە، هاوکاری دایکم ئەەکەم لە کارە دەستیەکان لە هەمووینا، بەڵام بەعزێکی ئەوانی کە من شارەزاتر بم دیزاینەکان من دایئەنێم، دایکیشم ئەیان چنێت بە پێی داواکارەکانی من. پێیجێکمان هەیە لە ڕێی پێیجەکە بە ئۆنلاین کارەکانمانەگەیەنین. ئینشەڵڵا لە داهاتووشە بەنیازم دوکانێکدا بدەین. بۆ کارەکان منش کڵاو ئەچنم لەگەڵ وێنەکێشان. کڵاوەکان هەمووی دیزایانی خۆ من، ئیشەکانم حەز ناکەم دووبارە بێت. دائنیشم بە فکری خۆم شتێک دووبارە نەبێت تا پێشکەشی خەڵکی بکەین. ماڵە من وەکو خۆم لە زانکۆ ناوم ناتەوە، مەجبورم شتێ بکەم، ئەبێ شتێ بکەم بۆی مێشکم مەشغوڵ بکەم، کاتی خۆم مەشغوڵ بکەم. یارمەتی دایکممە، هاشە من ئارزوی ئەم شتانە نەبوو، بەڵام وردە فێربووم دەستنیایە کڵاوچنی نشت چنی. بۆ ئیشی سەربەخۆ هەموو ژنێک هەر پێویست ژن بێ کچ بێ، هەرچەند پیاوت باوکت برا دەوڵەمەند بێ، ژن هەر پێویستە داباری دارایی خۆی سەربەخۆ بێت. ئۆکەی ئەبێ خاوەن ئیشی خۆمان هەم بۆ تاقەکە، هەم بۆ دەرونیان، هەم بۆ مادی. بۆ کچان زۆر باشە خاوەنی کاری خۆی بێ. ڕووخۆ ژنێکی دەستڕەنگینە، ماوەی 4 ساڵ مامۆستای چنین بوو و لە پارێزگای هەڵەبجەوە هاتووە تا نمایشی کارەکانی خۆی بکات. داوا لە ژنانی بەهرەمەند ئەکات ئەوانیش هەوڵی بەدەستهێنانی کاری خۆیان بدەن تا لە ڕووی مادیەوە پشت بە توانەکانی خۆیان بەستن و بێکاریش نەمێننەوە. من ناوم ڕووخۆ سەلام فەتاحە. ئێمە هاتوین بۆ پێشەنگای سێسیایە لەلایەن ڕێکخراوی کوردیەوە داوات کراوین. ئێمە سوپاسیانەکەین. ئێمە هەموو کاتێک ئەوان پێشەنگ بوون بۆ ئەوەی ئێمە سوودێک وەرگین لێرە پێشانگامان بۆ ئەکەنەوە. من خاص ئیشەکانی خۆم کاری دەستیە 4 ساڵ مامۆستای کاری دەستی بووم لە ڕێکخراوی نوێ دەردوانە وتوێتەوە، چەندەها قوتابیم پێگەیانوە. ئێستاش خۆم بەشدارە بم لە پێشەنگاکانە و کارانی کە خۆم دروستیانەکەم یان هێنم لە پێشانگاکانە ساغیانەکەمەوە. خواستی خەڵکی زیاتر لەسەر ئیشەکانی ئێمە لە ئێستا جلی کوردی کڵاو و کۆڵوانە و ئیشی بڵێن سیرامیکە زیاتر ئەکسسوارات وەکو ملوانکە و ئەمانە. ژنانی ئێرە پێشوازێکی باشیان کردووە، ژنان کچان زیاتر هاتوون بۆ پێشانگاکان بە دەستخۆشیش بێ، هاتون دەستخۆشێکیان لە ئێمە کردیان بە شتێک کڕینی شتێک پشگیرینمان بوون. مامۆستای چنین بووم، لە بواری چنین دەرزموتەوە، بەڵام لە سیرامیک کۆتە منیش دەرزم وتوانم وتوێتەوە. خۆم ئێستا خاص ئەو شتانەی کە سەرفە بن لێرە شتی کوردەواری، جلی کوردەواری و کڵاو و کۆڵوانە و جێرگس و ئەم شتە وردانە سەرفەت بن. ئەمە ئیشی خۆمان لەو کارانە ئاکەن ئێستا. من بۆ ئەوی ئیشەکەم هەم خۆم داهاتێکم هەبێ، هەم کارەکانیشم دەرکەون بەڕاستی لە پێشەنگا ئێمە ئەناسرێن، هەم کارەکانمان و هەم سوودی بۆ خۆشمان و هەم بۆ معنەی و مادیش ئیسفادەی هەیە. چونکە ئێمە دانانیشین لە ماڵەوە کاتەکانی خۆمان بە فێڕۆ بدەین، ئیشێکمان هەیە بۆ خۆمان. هیوادارین ئەو ژنانیش بەهرەیان هەیە لە ماڵەوە بەبێ کاردانەنیشن بتوانن پشت بە خۆیان ببەستن.
ژیان ژنێکی دەستڕەنگینە لە گەرمیانەوە بەشداری ئەم پێشانگای کردووە. ماوەی 6 ساڵە کاری گروپ و دەستڕەنگینی دەکات، بەڵام لە منداڵیەوە ئارەزووی لەو کارە بووە. هەبوونی کار بە گشتی و دەستڕەنگینی بە تایبەت دەڵێت کاریگەریەکی گرنگی هەیە لەسەر ژن و تا کاری دەست هەبێت خەڵک ئارەزووی لە کاری بازار نییە، چونکە کاری دەست هەم تایبەتە و هەم جیاوازە. بۆ ئافرەت زۆر گرنگە، یەک کەیانی ئەبێت دووش ئیشەکانی ئەڕوات بۆ بەرهەم خەڵک ئەیبینێ خۆی ئەناسێ ئیشەکانی ئەناسێت جێگایەکی ئەبێ لە ناو ئەم کۆمەلگایە لە بین خەڵکا و لەگەڵ خەڵکا خەڵکی تر دەمۆلایانی کار پێشەنگایەک دەرچوو خەڵک شتەکانی بینی تر خۆیشی ئەناسن ئەزانن ئەم کەسە ئیشی جوانە، ئەم کەسە ڕێزێکی هەیە وادایم لە پێشەنگایە بەشدارە بێ واتە ئیشەکانی جوانە خەڵکیش ڕەغبەتی هەیە لەسەر ئیشەکان. بڵێم چەندێکە خاوەن ئیشی خۆمم من لە مناڵیوە هەر حەزم لەم ئیشە بووە، بەڵام وەکو پێشەنگا کە بەشدار بوومە و لە ناو گروبم وا بۆ 6 ساڵە ڕوات ئیشی بازار نابێت. ئیشی بازار دیارە ڕەنگەکانی شێوازی ستایلی مۆدێلی و ئیشی دەستڕەنگی دیارە فێر ئەمە کاڵێ ئەم منە قەدیمە نەبێتەوە ئایە ئەم ببینە ئەڵەی زۆر زۆر خۆنە مەعەلەعلم خۆین ئەم زەمانەیە و ئەم ڕۆژەیە، بەڵام هەڵبژاردەی من بۆ ڕەنگەکان وای لێ کردووە ئەڵەی زۆر قەدیمە ساڵێکی زۆر لەموو. شەهلا کەمال لە پارێزگای هەڵەبجەوە هاتووە. مێزەکەی دەستبەند و پشتوێن و ملوانکە و مستیلە و کڵاوی جلی کوردی لێیە، هەمووی بە دیزاین و سەلیقەی خۆیەتی. ئەو کەسانی دێنە پێشەنگاکەی پرسیاری نرخ و چۆنیەتی دروستکردنی دەکەن و با دڵخۆشیەوە لێی دەکڕن. ناوم شەهلا کەمالە لە هەڵەبجەوە هاتووم، هەموو ساڵەکەم پێشەنگامان بۆ کەنەوە، ساڵەیەک دووژاک بێ بەگان بەگە خواستێکی زۆر لەسەر کارە دەستیەکانمان هەیە بۆ ئەوە خانم بێتە دەر و ئیشی خۆی کا بژێوی خۆی ژیانی خۆی تۆزێ هینکە زۆر زۆر باشە بۆ ئەو ژنانی کە بێن دەگە و پرۆژەیەگەم ئیشێکی دەستی خۆیان هەبێت. اینجا ئیشەکە حەق زۆر چاکە لە دەگەوت نەک بۆ ئەوی هەک لە ماڵۆ دانیشت و داوای پاگە لە بەگا و دایک و خوشکەی بۆ نمونە لە دەگەوت ئیشەکە بۆ خۆتەکەیت و قازانجێکتیایە و ئەو پارێکە ئەی بەشتەکە قازانجێکی لێمێنێتەوە بۆ خۆشە. چەندین ژن خاوەنتوانە و سەلیقەی خۆیانن. ئەم پێشەنگانە دەرفەتێکی گرنگە بۆ نیشاندانی ئەو دەستڕەنگینی و بەرهەمانەی پێوەی ماندوو بوون. ئاسوودە محەممەد، سەی سادە.